یادێک لە فواد مستەفا سوڵتانی. ئەمڕۆ چوارشەممە 9 مانگی خەرمانان، ساڵهاتی گیانبەختکردنی هاوڕێی ڕێبەر و دامەزرێنەری کۆمەڵە فواد مستەفا سوڵتانیە. خەباتی سیاسی کاک فواد هەر لە تەمەنی تازەلاویەوە دەست پێ دەکات و لە کاتێکدا تەمەنی تەنیا 21 ساڵ بوو دەبێ بەسەر قافڵەی دامەزرێنەرانی کۆمەڵە. ساواکیشا کە بە توندی گومانی کردبووە سەر ژیان و هەڵسوڕانی کاک فواد، لە پاییزی ساڵی 1953دا کاک فوادی گرت و لە زیندانی کومیتەی هاوبەشی شارەبانی و ساواک و خستنەژێر سەختترین ئەشکەنجەکانی ئەو سەردەمە. بەڵام ئەشکەنجەگەران زەفەریان بە ورەی کاک فواد نەبرد و قارەمانانە نەهێنیەکانی کۆمەڵەی پاراست. لە دوای دەورەی بازجووی و ئەشکەنجە گواسترایەوە بۆ زیندانی قەسری تاران و زیاتر لە 3 ساڵ لەوێ بەندکرا. لە ساڵی کۆتایی زیندانەکەیدا کاک فواد گواسترایەوە بۆ زیندانی شاری سنە و ساڵێکیشی لەو زیندانەدا تێپەڕ کرد. زیندانی سنە مەیدانێکی خەباتی لێبڕاوانەی کاک فواد بوو. مانگرتن لە خواردنی زیندانیانی سیاسی کە کاک فواد بۆ ماوەی 24 ڕۆژ بەشداری تێدا کرد، یەکێک لە دیمەنە پڕشکۆکانی خەباتی ئەو دەورەی ناو زیندانەکان لە دژی ڕژیمی شا بوو. لە پاییزی ساڵی 1357دا کاک فواد ئازاد کرا و لە پاش پێشوازیەکی گەرم و کەموێنە لەلایەن خەڵکی شاری سنە گەڕایەوە بۆ ئاوایی ئاڵمانە. کاک فواد دوای ئازادبوونی تەنیا 11 مانگ ژیا و لە 11 مانگیشدا هەموو کات و توانای خۆی بۆ ڕێبەریکردن و بەرەو پێشبردنی خەباتی کۆمەڵە لە کوردستان لە بوارە جیاجیەکاندا تەرخان کرد. لە ماوەی نزیکی 2 مانگدا، یعنی لە 23 مانگی پوشپەڕەوە تا 9 مانگی خەرمانانی ساڵی 1358 بەڕێبەری کاک فواد، ژمارەیەک لە هەستیارترین، بەناوبانگترین و گەشترین ڕووداوەکانی مێژووی کۆمەڵە و خەباتی سیاسی کوردستان و ئێران هاتنە ئاراوە. کۆچی خەڵکی مەریوان، ڕێپێوانی جەماوەری سنە بەرەو مەریوان، گفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ دوژمن، ئەو بوارانە بوون کە تواناییەکانی کاک فوادی بۆ هەمووان دەرخست. پڕبایەخترین کاری کاک فواد کە دوایین هەنگاوی سیاسی ئەو بوو، داڕشتنی بناغەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بوو. بزوتنەوەیەک کە بوو بە سەنگەرێک بۆ دیفاع لە دەستکەوتەکانی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران. کاک فواد فرسەتی ئەوەی پەیدا نەکرد کە لە پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێراندا دەوری شایستەی خۆی ببینێ. بەڵام بێگومان پێشڕەوی و سەرکەوتنی حیزبی کۆمونیست لە گرەوی ئەوەدایە کە ئاکار و سنەتی ئەو شۆڕشگێڕە گەورەی چینی کرێکار بکاتە پیشەی خۆی و ڕەوش و هەڵسوکەوتی ئەو لە خەباتی سیاسیدا بەکاربێنێ. ڕێزگرتن و پاراستنی ئەو ئەزمونە بە نرخانەی کە لە کاک فواد بەجێماون مەرجی سەرکەوتنی خەبات و حیزبی ئێمەیە. یادێک لە سدیقی کەمانگەر. هاوڕێ سدیق 2 ساڵ لە کاک فواد بەتەمەنتر بوو. لە ساڵی 1348 کاتێک ڕێکخراوی کۆمەڵە دادەمەزرێ، کاک سدیق لە یەکەم مانگەکانی مەوجودیەتی کۆمەڵەدا دەبێ بە تێکۆشەرێکی هەڵسوڕاوی ئەو ڕێبازە. کاک سدیق لە ساڵانی دەی 50 هەتاوی کاتێک خەباتێکی مافخوازانە لە نێوان جوتیارانی دارسەیرانی مەریوان و فەئۆداڵەکان کەوتەڕێ، وەکوو پارێزەرێکی جەسوور و لێهاتوو ئەرکی دیفاع لە جوتیارانی و ئەستۆگرت. لەگەڵ دەستپەیکردنی خەباتی جەماوەری لە دژی ڕژیمی شا، ئەندامی ناوەندی کانونی پارێزەرانی ئێران بوو کە بە ئیمزای خۆی بۆ دیفاع لە خەباتی ئازادی خوازانەی جەماوەری بەیانیەی دەردەکرد. لە مانگی پوشپەڕی 1357دا یەکەم کۆبوونەوەی خەڵکی شاری سنەی بۆ دیفاع لە زیندانیانی سیاسی کەمانیان لە خواردن گرپ و لە دژی ڕژیمی شا ڕێکخست. ئەو لەو کاتەدا سیمای ئەلەنی تێکۆشانی کۆمەڵە بوو. بانگەوازەکانی هاوڕێ سدیق لەلایەن جەماوەری شۆڕشگێڕەوە جوابی وەردەگرتەوە. هەڵسوڕانی بێوچانی کاک سدیق
بوو بەهۆی کۆکردنەوەی هێزی ڕادیکاڵ و پێشڕەوی کۆمەڵگا بەرامبەر بە ڕەوتێکی کۆنەپەرستدا کە هەوڵی دەدا سەمەری خوێن و خەباتی جەماوەری خەڵکی کوردستان بکا بە پاشکۆی ئیرتجاعی مەسەبی کە لەلایەن خومەینیەوە ڕێبەری دەکرا. کاک سدیق ڕۆژی 22 ڕێبەندانی ساڵی 1357 لە ڕێگەی تەلەڤیزیۆنی سنەوە لە پەیامێکدا داوای لە خەڵکی کوردستان کرد کە بۆ پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕینی سەرکەوتووی خۆیان چەکدار بن. لە یەکەم ڕۆژەکانی دوای ڕووخانی ڕژیمی شا کاک سدیق و ژمارەیەک لە هاوڕێیانی لەسەر ڕێنوێنی کۆمەڵە جەمعیەتی دیفاع لە ئازادی و ئینقلابیان لە شاری سنە دامەزراند و کاک سدیق بوو بە وتەبێژی ڕسمی ئەو جەمعیەتە. کاک سدیق لە شەڕی نەورۆزی شاری سنەدا لە سەدری شۆڕای ئینقلابی ئەو شارەدا ڕاپەڕینی قارەمانانەی خەڵکی شۆڕشگێڕ و ئازادی خوازی سنەی لە دژی هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی ڕابەری کرد. دەوری لێبڕاوی کاک سدیق لەم دەورێدا لە کوردستان ئەوی کرد بە کەسایەتیەکی ناسراوی ناو بزوتنەوەی شۆڕشگێڕانە لە سەراسەری ئێراندا. لا گفتۆگۆکانی نێونەرانی خەڵکی کوردستان و هەیئەتی نێردراوی دەوڵەتی مەرکەزی بۆ شاری سنا دەوری ڕێبەرێکی جەسوور و لێبڕاوی بینی. هاوڕێ سدیق ڕابەر و ڕێکخەری مانگرتن و تەحەسونی یەک مانگەی شاری سنە بوو کە بە مەبەستی دەرکردنی پاسداران لە شار کەوتەڕێ. لەگەڵ دەستپێکردنی مقاومەتی چەکدارانە بەرامبەر بە هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، هاوڕێ سدیق وەک بەڕێوەبەرێکی لێهاتووی مقاومەتی پێشمەرگانەش لە ناوچەکانی کامیاران و سنا دەوری نواند. دوایین پۆستی تەشکیلاتی هاوڕێ سدیق بەڕێوەبەری رادیۆ دەنگی شۆڕشی ئێران رادیۆ کۆمەڵە بوو. لە سەعات 2 نیوە شەوی 13 خەرمانانی ساڵی 1368 لە حاڵێکدا کە تازە لە نووسینی دوایین وتاری خۆی بۆ رادیۆ کۆمەڵە تەواو بوو و بۆ پشودانێکی کورت لە ژوورەکەی خۆی هاتبووە دەرێ، بەدەستی بەکرێگیراوێکی کۆماری ئیسلامی کە دزەی کرد بووە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە خەڵتانی خوێن دەکرێ و دڵی کەیلی ئاواتی بە سەرکەوتنی زەحمەتکێشان بۆ هەمیشە لە لێدان دەکەوێت. یادێک لە بەهمەن جەوادی ناسراو بە غوڵام کشاوەرز. بەهمەن جەوادی کە لە جەریانی خەباتی سیاسی نەهێنیدا بۆ دەربازبوون لە تاقیبی پۆلیسی نازناوی غوڵامی کشاوەرزی هەڵبژار بوو، ساڵی 1334 هەتاوی لە بنەماڵەیەکی دەستکورتی ئاوایی نارەک سەر بە شاری گەشتساران چاوی بەژین پشکوت. هێشتا نەوجەوانێک بوو کە لەگەڵ مەسەلە سیاسیەکان ئاشنا بوو. سەرەتاکانی دەی پەنجاب بوو کە بەهمەنی جەوادی و هاوڕێیانی ڕێکخراوێکی خەباتکاریان بە ناوی کردەوەی شۆڕشگێڕانە دش بە بار و دۆخی مەوجود پێکێنا. ئەرکی ئەم ڕێکخراوەیە چاندنی تۆی وشیاری لە ناو کرێکاران و خەڵکی زەحمەتکێش دیاری کرابوو. بەهمەن جەوادی ساڵی 1354 چووە ناو زانکۆی کەشاوەرزی کەرەج. لەگەڵ چوونە ناو زانکۆدا چووە ناو جەرگەی خەباتی سەردەمەوە و لە پاش ماوەیەک بوو بە یەکێک لە سیما ناسراوەکانی بزوتنەوەی خوێندکاری لەو زانکۆیەدا. لە ڕێکەوتی هەژدەی گوڵانی 1355 خوێندکارانی زانکۆی کەرەج لە ساڵڕۆژی کوشتاری کرێکارانی کارخانەی جیهان چیتی کەرەج بە دەستی ڕژیمی شا لە ساڵی 1350 دەستیان دایە مانگرتنێکی بەرین. هاوڕێ غوڵامی کشاوەرز لە ڕێکخەرانی ئەو مانگرتنە بوو. بەو هۆیەوە هەر لەو کاتەدا لەلایەن ساواکەوە دەستگیر و خرایە ژێر سەختترین ئەشکەنجەوە و نەهێنی هاوخەباتەکانی پاراست. لە پاییزی 1357 لەگەڵ شکانی دەرگای زیندانەکان لە زیندان هاتە دەر. لە ماوەی چەند مانگدا هاوڕێ غوڵام وەک ڕێکخەرێکی کۆمۆنیست لە ڕەوتی خەباتی جەماوەریدا خەریکی چالاکی بوو. وەڕێخستنی میتینگ و ڕێپێوانی دژ بە ڕژیمی شا، پێکهێنانی گروپگەلی کرێکاری، سوخەنڕانی لە میتینگەکاندا لە زومرەی چالاکیەکانی ئەو لە سەردەمی ڕاپەڕیندا بوو. هەروەها ئەو لەو خەباتکارانەش بوو کە لە دەست بە سەرداگرتنی پادگانی عەشیرەت ئابادی تاراندا بەشداری کرد. ئەو لە سەرەتای زستانی 1358 بە ڕێکخراوی یەکێتی خەباتکارانی کۆمونیستەوە پەیوەست بوو و لە ماوەیەکی کورتدا
بوو بە یەکێک لە ڕوخسارە ناسرا و هەڵسوڕاوەکانی ئەو تەشکیلاتە. لە زستانی 1361 تا خرمانانی 1362 هاوڕێی غوڵام لە بەشداربووانی جددی باسەکانی سەرەتای پێکهێنانی حیزبی کۆمونیستی ئێران لە ناوچەی ئازادکراوەکانی کوردستان بوو. ئەو لە زمرەی ئەو کەسانە بوو کە لە کۆنگرەی دامەزرێنەری حیزبی کۆمونیستی ئێراندا بەشداری کردو بۆ ئەندامی کومیتەی ناوەندی ئەو حیزبە هەڵبژێردرا. لە ساڵی 1364 هاوکات لەگەڵ بەرپرسیارەتی تەشکیلاتی نەهێنی لە تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیست دەستیدایە چالاکی و لە دوای ماوەیەک بە هاوکاری هەڵسوڕانی تری ئەو بەشە فدراسیۆنی سەراسەری کۆچبەرانیان لە ئوروپا دامەزراند. بەکرێگیراوانی جەهل و جینایەتی کۆماری ئیسلامی کە لە چالاکیەکان کاریگەری و توانایەکانی ئەو خەباتکارە ماندووی نەناسا ئاگادار بوون، لە کردەوەیەکی دڕندانەدا دەستیاندایە تەرۆرکردنی هاوڕێی غوڵام کەشاوەرز. لە ڕۆژی 4 خرمانانی 1368 لە حاڵێکدا کە پاش 8 ساڵ دەیەویست لەگەڵ بنەماڵەکەی لە شاری لارنکای وڵاتی قبرس چاویان پێک بکەوێت، لەلایەن تیمێک لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە کە شوێنیان هەڵگرت بوو درایە بەردەستڕێژی گولە. هاوڕێی غوڵامی کشاوەرز چەند سەعات دواتر لە بیمارستانی ناوەندی لارنکا گیانی بەخت کرد. وێڕای نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئەو ئازیزانە ڕێز لە یادی هەموو گیان بەختکردوانی ڕێبازێک دەگرین کە فواد و سەدیق و غوڵام پێشەنگانی وەفاداری بوون.